بەداخەوە مێژووی ئێمە خوێناویە لە شەڕی ناوخۆ و دووبەرێکی و ناوچوون و زۆربەی میرنشینەکان بەشێک لە خۆیان هەڵگەڕاونەتەوە بوونەتە پیاوی داگیرکەران و میرنشینەکانیان لە ناوداوە. ئێمە ڕابردوویەکی دوور و درێژ و تاڵ و خوێناویمان هەیە لە شەڕی ناوخۆ بگرە لە باشووری کوردستان و لە پارچەکانی تریش ئەگەر بە مێژووا بچیتەوە و لەو شەڕ و مێژوە تاڵە جگە لە نەهامەتی و پارچەبوون و زەرمەند و تیاچوونی شۆڕشەکان هیچی ترمان لێ نەچنێتەوە و ئێستا من لێرەوە وەکو پێشمەرگەیەکی دێرین وەکو فەرماندەیەک بانگەوازم بۆ هەموو چین و توێژەکان و بۆ هەموو ئەحزابەکان و ڕێکخراوەکان و هەر چوار پارچەی کوردستان ئێمە چەند بتوانین یەکدەنگ بین یەکگرتوو بین بەرامبەر دوژمنەکانمان ئەتوانین گرێوی سەرکەوتون ببینەوە چونکە دوژمنەکانمان هەموو کاتێک لە بەرامبەر ئێمە یەکگرتوون چەند ناکۆکن. ئێستامان باسی شەڕی چاڵدێرانمان کرد لە 514 لە 514ەوە بگرە پێشتریش تورک و فارس کێشە و ناکۆکیان هەبووە لەگەڵ عەرەبە بە بەردەوامی عەرەب لەگەڵ فارسە بە شەڕی عەجەمیان شوبهاندووە و بە شەڕی عەجەم و هەموو نەتەوەی عەرەبیان شوبهاندووە. بەڵام کاتێک کە دێتە سەر ئەوەی لە بەرامبەر شۆڕشەکانی کورد لە بەرامبەر دەسەڵاتی هەرمی کوردستان لە باشوور ئەوەستنەوە سەیرەکەین لەگەڵ فارس لەگەڵ تورک هەموو پێکەوە ئەچنە سەنگەرێک پیلان ئەگێڕن بۆ لە ناوبردننی دەسەڵات و هێزی کوردی. ئەوە ئێستش ئەبینین دەوڵەتی تورکیا زۆر بە ئاشکرا پێشێلکاری مافی مرۆڤ، پێشێلکاری خاک، پێشێلکاری سنووری نێودەوڵەتی، پێشێلکاری ئاسمانی نێودەوڵەتی، پێشێلکاری هەموو یاسا و بەهامرۆیەکان ئەکات لە خاکی تورکیاوە فڕۆکە هەڵەسێنێت لە سنووری قڵاتزیە لە سنووری ڕانیە لە سنووری ڕەواندوز هاوڵاتی کوردی شەهید دەکا کە خەڵکی باشووری کوردستانە بە پێی یاسا خەڵکی چوارچێوەی وڵاتێکی یاسایە کە سیادە و ئاڵای لە نەتەوە یەکگرتوەکان هەیە بەبێ ئەوەی وڵاتێک بەبێ ئەوەی وڵاتی عێراق لە بەرامبەر ئەم تاوانە بوەستی. بەداخەوە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بێ هەڵوێستن لە بەرامبەر ئەو پێشێلکاریانە. ئایا نازانم ینی بڕێکەوتنی ژێربەژێر هەبێ ئایا لەبەر ئەوەی کە ناتوانن لە بەرامبەر تورکیا بۆ سرکا کە خۆتۆگەر هێز تژنیە لە بەرامبەر تورکیا بۆسی خۆتوانی لە ڕاگەیاندنەکانەوە ئیدانەی بکەی لە نەتەوە یەکگرتوەکان سکاڵا بکەی هیچ نەبێتەوە لە پەرلەمانی عێراق ئێمە ژمارەیەکی زۆر ئەندام پەرلەمانمان هەیە لە پەرلەمانی عێراقا کۆبوونەوەیەک بکەن جەلسەیە بکەن ناڕەزایەتی لە بەرامبەر ئەو پێشێلکاریانە دەربڕنەوە داوا لە حکوومەتی عێراق بکەن حکوومەتی عێراق بە ڕسمی لە نەتەوە یەکگرتوەکان داوای ڕاگررتنی ئەو پێشێلکاریانەی تورکیا بکە هەر هاوکاریەکی دوژمنان لە هەر پارچەیەکی کوردستان بێ چی تاک چی حزب چی حکوومەت بەڕسمی یا بە ناڕسمی هاوکاری ئەو داگیرکەرانە بکە بۆ خۆی پێشێلکاریە و خیانەتەوە خۆفرۆشیە. ئیتر خیانەت خۆ هەر ئەوە نییە تۆ بڕۆی چەکی جاشایەتی لەشان بکەی ئەگەر بە وشەیەکیش هاوکاری دوژمنەکانت بکەی خیانەتە بە ڕێی من چکەم لە ڕابردووە ئێمە خیانەتی زۆرمان بینیوە چی ئەوانەی کە بڵین لە بەرەی دوژمنەکانمان بوونە وەکو جاش چی ئەوانەی وەکو حزب لە بەرەی دوژمنەکانمان بوونە چی ئەوانەی وەکو تاک هەر ناکۆکیەک ئەگەر لە تاکیشەوە دەست پێ بکە هەتاکۆ کاتە حزب و ڕێکخراوەکان و هەتاکو پارچەکانی تریش بەداخەوە ینی ئەو ناکۆکیانە گەورەتر ئەبێتەوە و تەشەنەکە و لە ئەنجامیشا کێ بێتە قوربانی گەلەکەمان و ئەو خاکەی کە گەلەکەمانی لەسەر ئەژین کە لە دەسێدەین.